لە شاری ئەولێر و لە هۆڵی زانکۆی جیهان یاریەکانی پەڵانتی جۆدیۆ عێراق بۆ ئاستەکانی پێشکەوتوان و لاوان ئەنجامدرا. لا پەڵانتێکە 161 یاریزان لە 31 یانە بەشداریان کردبوو، تەنیا یەک ڕۆژیشی خایەن. شەژیانەش لە هەرێمی کوردستان بەشداریان کردبوو. دوای تەواوبوونی یاریەکان لە ئاستی پێشکەوتوانیانی شۆڕتە پلە یەکەم و جێژ دووەم و دیا لە سێمیان بەدەستهێنا. لە ئاستی لاوانیش جێژ یەکەم و دیا لە دووەم و حسێن پلەی سێمیان بەدەستهێنا. بە پێچەوانەی یانەکانی ناوەڕاست و باشوور عێراق کەوا زۆرترین مەدالیان بەدەستهێنا، یانەکانی هەرێمی کوردستان کەمترین ڕێژەی بەشداریانە بوو، کەمترین مەدالیاشیان کۆ کردەوە بۆ کارەکەشی بۆ گرنگی نەدان بە یاریەکەی لەلایەن بەرپرسانی وەرزشەوە. ئەمڕۆکە پاڵەوانەتی جۆدۆ یانەکانی عێراق لە هەولێر بەڕێوەچوو 31 نادی بەشدار کردێ لەو پاڵەوانێتە، 161 یاریزان بەشداری کردیە، لاوەکانیش شەباب متەقەدیمین یاریەکە دەڕواتن. ئەمە یەکەم پاڵەوانێتە دوای 2 ساڵ یەکەم پاڵەوانتە لە هەولێر ئەنجام دەدرێتن. ئێمە وەکو نادی جیان بە 6 یاریزان بەشداریمان کردێ لە ئاستی لاوان. ئەو پاڵەوانێتیانە لە ماوەی زۆرە نەبوو بەهۆی کۆڕۆنا و نەخۆشی یان بەهۆی کێشەی دارایی جا حکوومەتی عێراق بی حکوومەتی هەرێم بی. گەورەترین کێشە گرنگی نەدان لایانی بەرپرس بەو یاریە نەبوونی شوێن مانای پاڵپشتی نییە، ئەوی هەیە لەسەر خودی شخصی لەسەر بەرشی شخصەکان یاریەکە دەڕواتن. ئەمە وا دەکە یاریزان نێتن یان یاریزان دێتن کە ئیسابە دەبی پاڵپشتێک نییە چ لە ڕووی مادی چ معنەویکەوە ئیسابەی هەیە تووشی پێکان بووە دردانەوەک بیان هاوکاریەک بکرێت. یاریزانمان هەیە یاریزانی زۆر باشمان هەیە دەتوان بین پاڵەوانی کوردستان و نەتیجەی لە عێراقیژێ بەچکە لەبەرەوەی ئیسابەی هەبووە و مەسروفەکی زۆری کردێ لە خێزانەکەی لێ ناگەڕێت جارشکە بەشداری بکاتەوە. ئەمە ئەو مشکلانەوەی کردیا گەمەکە بەرەو دواوە بڕوە.